لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا لە زمانی کوردی ئەگەر بەراوردکاریەک بکرێت لە نێوان بەڕووپێشچوون بۆ فەرهەنگەکەی و لاوەزبوونیدا لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە کە ئێستا سەدەی 21 چی کراوە بۆ زیندووبوونەوەی زیاتری زمانی کوردی بۆ ئاشناکردنی زمانی کوردی بە گوێی خەڵکانی بیانیدا. دیارە زۆر باز لەوە دەکرێت کە ڕەنگە ناوەندەکانی خوێندن ئەو خوێندنگایانەی کە لە قۆناغی بنەڕەتی تاکو زانکۆ پەیمانگاکان بە ئەهلی خوێندکار لی دەخوێنێت ڕەنگە کەمدا زۆرێک کاریگەریان هەبوو بێت لەسەر کاڵبوونەوەی ئەم زمانە لە نێو نەوەکانی داهاتووماندا بە شێوەیەکی گشتی باز لە زمانی دایک دەکەین و هەروەها پاس لە زمانی کوردی دەکەین لە نێو کۆی ئەم هەموو زمانی کە لە جیهاندا بەکار دەهێنرێت چۆن دەتوانرێت وا کار بکرێت کە فەرهەنگەکەمان بەرەو پێش بەرین یاخود هەگبەی فەرهەنگی زمانی کوردی دەوڵەمەند بکەین. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا کابڕێزیان مامۆستای زانکۆن گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر باز لەوە دەکرێت کە زمانی کوردی هەنگاوی باشی نەناوە بۆ ئەوەی کە فەرهەنگەکەمان بەرەو پێش بچێت. جەنابتان وەکو مامۆستایەکی زانکۆ مامەڵەتان لەگەڵ خوێندکار و مامەڵەتان لەگەڵ نووسینەکانی ئەمڕۆ وشەکانی کوردی ئێستا چۆن هەڵسەنگاندن بۆ فەرهەنگی کوردیەکەن؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە نیوڕۆتان باش، نیوڕۆی بینەرانی بەڕێزتان باش، سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئومێدەوارین بتوانین لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە ئەم جۆرە چاو پێکەوتنانەوە خشتێک بخەینە سەربینای دروستکردنی زمانەکەمان و خزمەتکردنی زمانەکەمان. هەڵبەت سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان لەبارەی فەرهەنگی زمانی کوردیەوە بێگومان لە دوای ڕاپەڕینەوە بە حکمی ئەوەی کە لە بواری ڕاگەیاندنە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە پرۆسەی خوێندن بە زمانی کوردی و کۆی ئەو چالاکیانی کە لە بوارە جیاوازەکانە لە بواری ڕۆشنبیری و کەلتوریە، لە بواری ڕامیاریە، لە بواری پەروەردەییە، لە بواری زمانەوانیە، لە بواری زانستە جوارە و جۆرەکانە کراون. هەڵبەت ئەمانە هەمویان وایان کردو ببنە فاکتەرێک یاخود هۆکارێکی سەرەکی بۆ دەوڵەمەندکردنی فەرهەنگی زمانی کوردی. و ئێمە بیریشمان نەچێت کاتێک باسی دەوڵەمەندی و هەژاری فەرهەنگی زمانێک ئەەکەین ئەوە ڕاستەوخۆ پەیوەستە بە جۆری چالاکی و ئەکتیڤێتی ئاخێوەرانی ئەو کۆمەڵگەیەوە یاخود ئەو زمانەوە و تاوەکو کۆمەڵگەیەک لە بوارە جیاوازەکانی ژیانە، بواری ڕامیاری، بواری پەروەردەیی، بواری ڕۆشنبیری و کەلتوری، بواری زانستی، کۆی بوارە جیاوازەکانی تر، کۆی پنتەکانی ژیان چالاک بێت، بەرهەمی هەبێت، ئەوە فەرهەنگەکەشی بێگومان فەرهەنگێکی دەوڵەمەند دەبێت. بۆ لەبەرەوەی ئەگەر کۆمەڵگەیەکی داهێنەر بێت، ئەگەر کۆمەڵگەیەکی چالاک بێت، ئەوە وشە و زاراوە لەو بوارە جیاوازانی کە دروستی کردووە کە دایهێناوە کە بەرهەمی هێناوە ئەدۆزێتەوانێ. بە پێچەوانەشەوە ئەگەر کۆمەڵگەیەکی بەکاربەر بێت، ئەگەر کۆمەڵگەیەک بێت پاسیڤ و ناچالاک بێت، ئەوە بێگومان فەرهەنگەکەشی لاوازە بێت. کەواتە کاتێک گوێمان لە کۆمەڵێک دەنگ و ڕاوبۆچوون ئەبێت گوایە زمانی کوردی یارا و توانای نییە لەگەڵ بارودۆخەکانە هەڵبکات، ببێتە زمانی پەروەردە، ببێتە زمانی زانست، لە بوارە جیاوازەکانە بەکار بهێندرێت، ڕاستێکی ئەوە کەم توانایی یاخود کەم بڕشتی زمانی کوردی نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئەوە ناچالاک بوون و وەکەم توانایی ئاخێوەرانێتی کە وەکو کۆمەڵگەیەکی بەرهەمهێنەر چالاک نین لە بوارە جیاوازەکانی ژیانە. ئێستا کۆمەڵگەی کوردی چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت؟ چالاکین لە بوارە جیاوازەکان و چالاکین لەوەی بە دوای وشە کۆنەکان و فەرهەنگە کۆنە ڕەسەنەکانی کوردیدا بگەڕین یان بەرەو پاشەکشە چۆ زمانی کوردی؟ وەڵا بێگومان من وەکو بۆچوونی شخصی خۆم کە توێژینەوەمان لەو بارەوە ئەنجامدا و بەدواداچوونی جددیمان کردووە پێمان وایە زمانی کوردی لە ئێستادا لە بەردەم چەندین ئاڵنگاری جددیدایە و ئەم هەڕەشە و گرفت و کێشە و ئاڵنگاریانە ئەگەر بێت و لە ڕێگەی سیاسەتێکی وردی زمانیەوە و لە ڕێگەی داڕشتنی پلانی زمانیەوە لەلایەن دەسەڵاتی پەیوەندیدارەوە، لەلایەن حکوومەتی هەرێمە و لەلایەن دام و دەستگا فەرمیەکانەوە کاری بۆ نەکرێت، پلانی بۆ دانەڕێژرێت و سیاسەتێکی ڕاستەقینەی خەمخۆرانەی نیشتیمانی بۆ فراهەم نەکرێت، بۆ نەیەتە
پێش ئەوە بێگومان زمانی کوردی لە قەیراندایە لە بەردەم ئاڵنگاری جددیدایە و فەرهەنگەکەشی لەمڕۆوە فەرهەنگێکە وەکو پێویست ڕاژە نەکراوە ینی جێگەی تەمۆح و پێداویستی نییە بۆ لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت ئاخێوەران کاتێک زمانێک کە بەکاردێنن ئەو زمانە بتوانێت پێداویستەکانیان بۆ پڕ بکاتەوە ئەگەر ئەو زمانە یارا و توانای پڕکردنەوەی پێداویستی ئاخێوەرەکانی نەبێت و سەرچاوی پێویستی نەبێت لە بوارە جیاوازەکانە کەواتە ناچار ئاخێوەرەکانی بەدوای بەدیلی ترا ئەگەڕێن بەدوای جێگرەوەی ئەگەڕێن بێگومان جێگرەوەکانیش ئەو زمانانن کە زمانی هەژموندار و بەدەسەڵات باشە دکتۆر ینی بۆچی کە ئەمی کە جەنابە باسی لێەوە دەکەی هێشتا لە ئاست خواستی ئێمەدانیە کە جەنابە تمۆحە بەکارهێنا هەر لە گفتوگوی ڕۆژانەماندا ئێمە بەجی لە جیاوازەکانەوە بە پیشە جیاوازەکانە وشەی عەربی بەکاردێنین یاخود وشەی ئینگلیزی تێکەڵ بە اقتباس و تێکەڵکێشی زاراوەکەی خۆمان دەکەین زمانەکەی خۆمان دەکەین هۆکار چییە کە ئەم وشانە زاڵ بوون بەسەر زمانی کوردیە ئێستا ڕاستی بەکارهێنانی وشەی زمانەکانی تر گرفت نییە و ئاساییە بەڵام کاتێک کە ئێمە وشەی زمانێکی تر بەکاردێنین جا و زمانە زمانی ئینگلیزیە عەرەبیە هەر زمانێکی ترە ئێمە گرنگە بزانین بۆچی بەکاری دێنین لەکوێ بەکاری دێنین وەکەی بەکاری دێنین ئایا بەپێی پێویستی و لە پێویستیەوە ئێمە بەکاری دێنین بەڵێ بێگومان وە کاتێکیش کە زانیمان پێویستمانە لە پێویستیەوە ئێمە بەکاری دێنین ئەو کاتە ڕێکاری خۆی هەیە بۆ هێنانی ئەو وشەیە بۆ قەرزکردن و وەرگرتنی ئەو وشەیە و بۆ بەکارهێنانی ئەو وشەیە لە زمانەکەی خۆمانە و کاتێکیش ئەڵێن لە زمانی کوردی و فەرهەنگی زمانی کوردی لە ئاستی پێویست یا لە ئاستی خواستی ئێمە تمۆحی ئێمەیانە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە لایەنی پەیوەندیدار کاتێک کەڵم لایەنی پەیوەندیدار مەبەسم لە حکوومەتەوە لە ناو حکوومەتیشا وەزارەتەکانی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا کە کۆمەڵێ وەزارەتن تایبەتمەندن بەم پرسانەوە معنی و پەیوەستن بەم پرسانەوە کاریی ئەو تۆیان نەکردووە کە ئیش لەسەر کۆکردنەوەی وشە و زاراوە و کەرەسەکانی زار و زمانی کوردی کۆی زار و شێوەزارەکانی زمانی کوردی بکەن وەکوتم سیاسەتێکی زمانی گشتگیرمان نییە و پلانی زمانیمان نییە ئێمە ئەو هەنگاوانی کە پێویستە دابڕێژرێن و ئەو چوارچێوەی کە پێویستە دابڕێژرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە سیاسەتێکی استراتیژیمان هەبێ بۆ زمانەکەی خۆمان و زمانی خۆمان چۆن لە پەروەردەیە بەکاری بێنین زمانی خۆمان چۆن لە ڕاگەیاندنا بەکاری بێنین چۆن لە بوارە گشتەکانە بەکاری بێنین چۆن لە بواری زانستا بەکاری بێنین چۆن لە تۆڕە کۆمەڵاتیەکان و تەکنۆژیای زانیاریە بەکاری بێنین چۆن لە بەرنامە نەرمەکان سۆفتوێری کۆی ئەو کەرەسە تازانەی کە دێنە ناو زمانەکەی ئێمە یا دێنە ناو وڵاتی ئێمەوە چۆن ئەمانە ڕێکارەکانی چین بەکاربێن کاتێک ئەوە چۆن زمانی ستاندارد دروست بکەین چونکە بیرمان نەچێت هەموو ئەمانە لە کۆتایە پەیوەستن بە نەبوونی زمانێکی ستانداردەوە نەبوون و ڕێنووسێکی ستانداردەوە لەبەرەوەی ئەگەر زمانی ستانداردمان هەبێت ئێمە هەم لە ڕووی ڕامیاریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە و هەم لە ڕووی زمانەوانیەوە بێگومان کورد هەنگاوێکی زۆر باش بەرەو پێش چوارچێوە دروستەکەی کە جەنابە باسی لێەوەکەی چوارچێوە دروستەکە چییە بۆ چوونەوە سەر ڕێچکە ڕاستەکەی بەکارهێنانی زمانی کوردی دیارە دکتۆر کە ئەڵین بەکارهێنانی زمانی کوردی هەمومان بە کوردی قسە ئەەکەین بەڵام کۆمەڵێک گوشە هەیە بەرامبەرەکەی نیە لە زمانی کوردیە زۆر جار کە دانیشین کە گفتوگۆکەین زۆری نەمان ئەم ڕەخنە و گلەیەمان هەیە کە ناتوانین بەرامبەری وشەیەکی بۆ نمونە جدی بدۆزینەوە لە بەرامبەری دابێ وشە کوردیەکەی چی بێت یاخود کۆمەڵێک بابەتی دیکە هەر لە کەلوپەلەکانی ڕۆژانە بەکاری دێنی ئەم ڕێچکە دروستە ئەبێت چۆن بدۆزرێتەوە ئەو ڕێچکە دروستە هەنگاوی کارێکی پێویستە و هەنگاوە کارێکێکش خەمخۆری پێویستە دانانی پلانی پێویستە تەرخانکردنی بودجەی پێویستە و دروستکردنی دەستگای فەرمی و تایبەتمەندی پێویستە دەرچواندنی یاسای پێویستە لە ڕووی یاساییەوە و ئێمە بیرمان نەچێت کاتێک کە ئەڵێن ئێمە تەنها زمانی کوردی وەکو ئاخاوتن بەکاردێنین و کێشەمان نییە بەڵام بەکارهێنانی زمان تەنها سنووری بەکارهێنانی ئاخاوتن نییە چکە زمان دوو دیوی هەیە هەم دیوی نووسینی هەیە هەم دیوی ئاخاوتنی هەیە ڕاستە ئێمە لە هەموو قۆناغەکانە زمانی کوردیمان وەکو ئاخاوتن بەکارهێناوە بەڵام کە ئەوەی گرنگە ئەوەی کە خزمەت بە زمانی کوردی ئەکات ئەوەی کە زمانی کوردی بەرەو پێشەوە ئەبات بریتیە لە بەکاربردننی زمانی کوردی یا بەکارهێنانی زمانی کوردی لە بواری نووسینە کە ئەڵین لە
بواری نووسینە لە بواری زانستە پەتیەکان و لە بواری زانستە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی لە کۆی کایە جیاوازەکانی ژیانی تاچی کووردا جاکایی ڕۆشنبیری بێ کایی زانستی بێ کایی کۆمەڵایەتی بێ کایی ئاینی بێ هەر کایەیەکی تر بێت و ئەمانە گرنگن بۆ لەبەرەوەی ئەمانە ئەبنە فاکتەرێک ئەبنە هۆکارێک بۆ خزمەتکردنی زمانەکەمان بەرەو پێشبردنی زمانەکەمان و خاڵێکی تریش بیرم نەچێت جەنابتان باسی ئەوەتان کردکە ئێمە زۆر جار وشەی پێویست یا زاراوەی پێویستمان نییە بۆ ڕووماڵکردنی بۆ چۆنەڵی گەیاندنی ئەو مەبەستانی کە لە زمانی بەرامبەرە هەیە ئەو زمانی بەرامبەر ئەو وشانەی هەیە زۆر ئاساییە واتە هیچ زمانێک نادۆزیتەوە کە هەموو وشەکانی ئەوەی کە پێوترێ وشەی پەتی یا وشەی ڕەسەن هەموو وشەکانی وشەی ڕەسەن و پەتی بێت بۆ نمونە زمانێکی وەکو زمانی فارسی کە هاوسێمانە تەماشای کە نیوە زیاتری ئەتوانم بڵێم 60% ئەگەر زیاتیش نەبێ وشەی زمانی عەرەبی و زمانەکانی ترە بەڵام زۆر بە ئاسانی زۆر بە باشی توانیوێتی ئەم زمانە خزمەت بکە لە بوارە جیاوازەکانە بەکاری بێنە زمانێکی هەژمونداری وەکو زمانی ئینگلیزی کە خاوەنی شکۆ یا پرستیژێکی باڵایە لەسەر ئاستی جیهان لە هەموو ناوەندە فەرمیەکانە ئەبینین نیوە زیاتری وشەکانی وشەی فەڕەنسیە واتە هیچ زمانێک نادۆزیتەوە کە زمانێکی تەواو پاراو بێت یا تەواو پخت بێت نەک پارە تەواو پخت بێ و تەواو ڕەسەن بێ و هەموو وشەکانی چکە بیرمان نەچێت بە تایبەتی لەم سەردەمی تەکنۆلۆژیای زانیاریە لەم سەردەمی جیهانگیریەیە ڕاستی ئێمە ناتوانین هیچ کۆمەڵگەیەکی زمانی و کۆمەڵگەیەکی کۆمەڵایەتیش ناتوانێت بەبێ تێکەڵبوون بەبێ کاریگەریدانان لەسەر یەکتری بە تەنیا دوورە پەرێز ژیان بکات و بڕات بەڕێوە کەواتە هەموو کۆمەڵگەکان و هەموو زمانەکانیش پێویستیان بە وەرگرتنی وشە هەیە لە یەکتری و زۆر ئاساییشە بەڵام وتم ئەبێ بە ڕێکارەکانی خۆی بێت نەک بەو ڕێکارە نادروستانی کە ئێستا هەستی پێ باشە دکتۆر ئەگەر لە ڕوانەتەوە یەکی شەو باسی لێوە بکەین موقعەکەم شوێنەکەم پرسیارکردنەوە و شوێنی پرسیارکردنی ڕۆژنامە نووسیش ئەکسەریەتی گلەیە ئەکسەریەتی ڕەخنەگرتنە زۆر جار کە پستی کورد دەهێنرێتە ئاراوە لە هەر ڕەهەندێکەوە باسی لێوە بکەی ڕاستەخۆ دەچینەوە سەر ڕەهەندەنەتەوەیەکە ڕەنگە میلەتێکی وەکو کورد جیاواز بێ گەڵ میلەتێکی وەکو فارس کە دەوڵەتێکی سەر بەخۆیان هەیە کە چەندەها ساڵە لەژێر سەربەخۆی حکمی دەسەڵاتێکی خۆیانە حکم دەکەن و دەوڵەت بەڕێوا بن بەڵام زمانی کوردی لەگەڵەوەی زاراوی ترمان هەیە ئێمە گرنگیمان نێەوە بە زاراوەکانی دیکەش زۆر باز لەوە دەکرێت کە ڕەنگە زۆری نەمانەگەر ئێمە کەسێکی سۆرانی لەگەڵ کرمانجیەکە بادینیەکە گفتوگوی ڕۆژانە بکەین ڕەنگە لە یەکتر حاڵی نەبین کەشتی واژ ڕۆیاوە کەواتە ئەمەش جۆرێکی دیکەیە لە ڕەخنا کە دێتەوە بەرپاس لەکوێ ئەم کەم و کورتیا هاتووتە ئاراوە کە زاراوەکانی دیکە بەلامانەوە نامۆ بێت و چی بکەین بۆ ئاشنابوون بە زارا هەر ئێمە نین چونکەنەوەی دیکە هەیە کە لە دوای ئێمە دووبارە تێکەڵ بە کۆمەڵگەی کوردی ئەبنەوە بەڵێ لەبارەی ئەم پرسیارەوە تۆزێک ئاوچێژە ئێمە ڕاستیەکەی زاراوە بە سەرەتا یەک گوشت بۆ ڕاستەوە بکەم ئێمە مەبەستان لە زاراوە زارە واتە دیالێکت چونکە زاراوە لای ئێمە بەرامبەر بە مستەڵەح تێرمنی زمانی ئینگلیزیە کەواتە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە بۆ لەبەر ئەوەی خاوەنی کۆمەڵێک زار و شێوەزاری جیاوازە باش نییە کەواتە ئەم زار و شێوەزارە جیاوازانە فاکتەر و هۆکاری دەوڵەمەندبوون و زەنگینبوونی زمانی کوردین بۆ لەبەرەوەی ئەم زار و شێوەزارە جیاوازانە هەر یەکەیان بە پێی دابڕاوی کورد بە پێی بارودۆخە ڕامیاریەکە جوگرافیەکە کۆمەڵایەتەکە بە جۆرێک لە جۆرەکان ڕێچکەیان گرتووە خاوەنی ئەدەبیاتی خۆیانن خاوەنی کەلتور و ڕۆشنبیری و فەرهەنگی خۆیانن کە هەموو ئەمانە جۆرێک لە ئاڵوواڵایی و جۆرێک لە زەنگینی ئەوەی کە پێوترێ فرەیی زمانیە پلورالیزمی زمانیان بەچی بەخشیەوە بە زمانی کوردی بەخشیەوە واتە زار و شێوەزارەکانی زمانی کوردی هۆکاری دەوڵەمەندبوون و فاکتەری دەوڵەمەندبوونی زمانی کوردین ئەمە یەک چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە ئەم زار و شێوەزارانە پشتگوێ نەخرێت زارێک یا شێوەزارێک لەسەر حسابی ئەوانەی تر سەر نەکەوێ و ئەوانەی تر بە جۆرێک لە جۆرەکان بتوێنرێنەوانێ نەخێر بە پێچەوانەوە بەڵام ئێمە یەک شتێکمان بە بیر نەچێت لە هیچ وڵاتێکی خاوەنی سەروەریە نایدۆزینەوە کە هەموو زار و شێوەزارەکانی زمانی خوێندن بێت
زمانی پەروەردە بێ زمانی ڕاگەیاندن بێت زمانی فەرمی بێت بەڵکو وە ئەوەشمان بیر نەچێت هیچ زمانێکیش نادۆزینەوە بەبێ زار بێت واتە هەموو زمانێک خاوەنی زار و شێوەزاری خۆیەتی زاری کۆمەڵایەتی زاری جوگرافیۆی تەواویکەم ئەگەر یەک قەوسێکم بدەنێ زەحمەت کەواتە ئێمە ئەبێ پێویستە چی بکەین بە پلەی یەکەم پێویستە یەکێک لە زارە شێوە زارە سەرەکیەکان کە خزمەت کراوە بە سەدان ساڵە بیکەین بە زمانی فەرمی واتە زمانی ستاندارد بۆ زمانی کاریژەڕی بۆ زمانی پەروەردە دواتر کۆی زار و شێوە زارەکانی تر توێژینەوەی لەسەر بکرێت و خزمەتی بکرێت لە ڕێگەی بەرهەمی ناوخۆیەوە هوەرە ئەدەبە ڕۆشنبیریە قسەکردنی ڕۆژانەیە بە دوواداچوونە کۆکردنەوەی وشە و زارەکانێتی ساختکردنەوەیەتی هەموو ئەمانە پێویستە چی بکرێت هەموو ئەمانە پێویستە خزمەت بکرێت کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی بۆ لەبەرەوەی وتمان ئەمانە هەر هەمویان خشتێکن لە بینای دروست بوونی زمانی کوردیا و یەکێک لەم خشتانە لابەریت بیناکە ناتەواو دەرەچێت کەواتە هیچ زار و شێوەزارێک زیادە نییە و هیچ زار و شێوەزارێکیش ئێمە چۆنەڵی لەگەڵ ئەوەیان نین کە وەلا بنرێت یاخود پشتگوێ بخرێت بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستە لە ڕێگەی سیاسەتی زمانی و پلانی زمانی و یەکێک لە شێوەکان فەرمی بێت لە بوارە فەرمی و کارژێڕی و پەروەردەیەکانە بەکار بێت بۆ کۆی لانیکەم هەرێمی کوردستان دواتر کۆی زار و شێوە زارەکانی تریش لە پاڵ زمانی ستانداردەکەیە خزمەت بکرێن و بەردەوام من ئەمە شموتووە وتومە ئەم زار و شێوە زارانە با ببن بە کانیاوێک سەرچاوەیەک بۆ ئەوەی وشە و زاراوە و کەرەسەی پێویست بدەن بە زمانە ستانداردەکە واتە ببن بە پاڵپشت و پەناگەیەکی بەهێز بۆ زمانە ستانداردەکە دیارە ئەوەی کە هەیە ئێستا لە زمانە فەرمی زاراوە فەرمیەکی کە بەکارێن لێرەنی هەرێمی کوردستانە سۆرانیە لەگەڵ ئەوەی کە بادینیشمان هەیە هەورامیشمان هەیە ئەمانە زۆر باس لەوە دەکرێت مادام باسی زاراوی هەورامیمان کرد ئەسڵەن خەریکە بە خەڵک نامەوە بێت ینی ئەوەی کە خۆی لە ناو هەورامانە نژی ئەم زاراوی ناتوانێت بەکاربێنێ دکتۆر چۆن بکرێت کە ئێمە سوودمەند بین لەم تەنانەت لە ڕووی ئەدەبیشەوە لە ڕووی هونەریشەوە زاراوی هەورامیەکێکە لە زاراوە جوانەکان لە هەرێمی بێگومان من جەخت لەوە ئەکەمەوە کە هیچ زار و شێوەزارێکی زمانی کوردی زیادە نییە هەمویان بەشێکن لە ماڵە گەورەکەی زمانی کوردی و لە هیچ شوێنێکی ئەم دنیایەشان نایدۆزیتەوە ئاخێوەرەکانی مەرج بێ لە سەریان پێویست بێ لە سەریان کە هەموو زار و شێوەزارەکانی زمانەکەی خۆیان فێر بن و بەکاری بێنن ئاساییە ئاخێوەرێکی کوردی ناوەڕاست یا ئاخێوەرێکی کوردی ژوور و نەزانێ بە هەورامی قسە بکات بەڵام هەرتیشی نەزانێ بە هەورامی قسە بکات وە ئێمە لەوەیە نەشتوانین ئەو هەموو زار و شێوەزارە فێر ببین کاتی ئەوەشمان نەبێت بەڵام گرنگە ئەم زار و شێوەزارانە بە ڕێگەی خۆی خزمەت بکرێت و لە چەند قۆناغێکی دیاریکراوی خوێندنە بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتایە مناڵان بەو شێوەزارانی خۆیان بخوێنن یا توێژینەوە یا بەرهەمە ئەدەبیەکانیان ئەدەبیاتی ناوچەیی چونکە هەموو زارێک ئەدەبیاتی ناوچەیی خۆی هەیە ئەمانە خزمەتی پێ بکرێت کۆ بکرێنەوە ڕاژە بکرێن ئەمە زۆر ئاساییە و یەکێکیش لە شێوەکان ببێتە ستاندارد و ئەمەش ئەوە ناگەێنێک ئێمە شێوەی کوردی ناوەڕاست ئەوەی کە پێوترێ سۆرانی بە هەڵە بیکەین بە ستاندارد ئیتر شێوەی بادینی یا شێوەی هەورامی یا لوڕی یا زازاکی یا کۆی شێوەکانی تر پشتگوێ بخرێت نەخێر بە پێچوانەوە ینی بۆ ئێمە بە جۆرێکی تر پرسیار نەکەین بۆ نمونە سەرەتای باسەکەتان باسی کۆمەڵی خوێندنگی باسی خوێندنگی ئەهلیتان کرد بۆ کە دایک و باوک و مناڵی ئێمە یا کە سوکاری ئێمە ئامادە بێت مناڵەکەی بێتە بەر خوێندنگەیەکی ئینگلیزی زمان یا فەڕەنسی زمان یا عەرەبی زمان بەلایەوە ئاسایی بێت بەڵام کاتێک خەڵکێک لە هەورامانەوە یا خەڵکێک لە بادینانەوە یا خەڵکێک لە سنووری خانەقینەوە پێی ئاسایی نەبێت کە بە یەکێک لە شێوە ستانداردەکانی زمانەکەی خۆی بخوێنێت یعنی ئەمە پرسیارێکی جددیە کە بۆ کورد بە درێژایی دەیان ساڵ لە عێراقی عەرەبیە و بە تایبەتی ناوچەی بادینان بە زمانی عەرەبی خوێندنیان کردو و خوێندنیان خوێندو و مناڵەکانیان بە زمانی عەرەبی لەبەر خوێندن بوونە و پەروەردە بوونە بەلایەنەوە ئاسایی بووە بەڵام ئێستا بەلایەنەوە ئاسایی بێت
شێوەیەک لە شێوەکانی زمانەکەی خۆیان چونکە ئەم زمانە تەنها ناوچەی سۆران نییە کە بە هەڵە پێوترێ و تەنها هی ناوچەی سلێمانی و بابان نییە بەڵکو ئەمە بەشێکە و یەک جەستەیەکەواتە هەر یەکێک لە زار و شێوە زارەکانی ئەمە بەشێکن لە جەستەی زمانی کوردی هەر یەکێک لەم بەشانە لێ بکەیتەوە کەواتە چییە لە کۆتایی ئەو جەستەیە ئەبێتە خاوەن پێداویستی تایبەت. دکتۆر زۆر دیارە بابەتەکە زۆر هەڵدەگرێ لەسەر وردەکاریەکەی و خوێندنگە ئاهلیەکان و ئەمانە بەڵام ئەو کاتی کە لە بەردەستمدا بوو تەواو بوو هیوادارم لە دەرفەتێکی کیا زیاتر تیژ بخەینە سەرم بابەتە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا کە بەڕێزی مامۆستای زانکۆ بوون لێرە ئامادە بوون ماندوونی دکتۆر گیان دووبارە زۆر سپاس.